بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. لەم ئەڵقەیەدا میوانداری زۆر بەڕێز مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستانمان کردووە بزانین لە ماوەی دەست بەکاربوونیان لە پەرلەمانی کوردستان چیان کردو و ئیش و کار و چالاکیەکانیان چی بووە ئەو پرۆژە یاسا و یاسایانی کە لە پەرلەمانەوە دەرچوون فراکسیۆنی کۆمەڵ دەستی هەبووە لە ڕەنگکردنی چ وێنەیەک چ پرۆژە یاسایەک چه یاسایەک کە هەرچەندە بەداخەوە بۆ ماوەی ساڵە زیاترە پەرلەمانی کوردستانیش پەکراوە ئەوەش یەکێکی ترە بێت لە تەوەر و پرسیارەکانی ئێمە. مامۆستا مەڕوان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی خزمەت. سپاس بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویستیش بە خێراتتان دەکەم موفەقن ئینشاءالله. سەلامت بی. ئەگەر لەو پرسیارە سادە و دووبارەیەوە دەست پێ بکەین ڕۆڵ و مەهام و گرنگی پەرلەمان لە چیدایە؟ ینی گەلێک حکومەتێک هەرێمێک میلەتێک پەرلەمانی هەبێ و نەبێت چییە؟ دەوترێت تەنها بارگرانیەکە بۆ سەر بودجەی گشتی و ژمارێک پەرلەمانتار ساڵانە پارە وەرەگرن و دوای خانەنشینە بن و بە حکمی ئەوەی کە ئێستا بۆ نونەوە ساڵێکیشە پەرلەمان پەکخراوە بەشێک لە خەڵکی ناچارین قسەی خەڵکیش بگوازینەوە بەشێک لە خەڵکی پێیان وایە پەرلەمان هەبێ و نەبێت تا ژیانی خەڵک ڕۆ. بسم الله الرحمن الرحیم. سڵاو بۆ بەڕێستان و بۆ کارمەندانی پەیام و بۆ بینەرە بەڕێزەکانی. ئەگەر ئەو پرسیارە بە شێوەیەکی زۆر ئەتوانم بڵێم ئەگە سادە لە هەر کەسێکی ڕۆشنبیر و لە هەر کەسێکی دڵسۆزی وڵاتەکەی بکەی پەرلەمان ئەتوانم بڵێم ضرورەتێکی سەردەمیانەیە و بۆ زیند و ڕاگررتنی ئەو خەڵکە و بۆ خزمەتکردنی خەڵکەکە و بۆ ئەوەی کە کۆمەڵە یاسا و ڕێسایەک دەربچێتن کە هەموو خەڵکەکە پێیوە پابند بێتن و هۆکارێکە بۆ بەرەو پێشچوونی وڵاتان. ئەگەر تەماشەی ئەو وڵاتە پێشکەوتوانە بکەی ئەو وڵاتانە هەر وڵاتێکی کە پێشکەوتووە پەرلەمانێکی زیندوی هەیە، پەرلەمانێکی کارای هەیە، پەرلەمانێکی هەیە کە لە خەمی پرسەکانی خەڵکدایە. بە دوای ئەوەدا دەگەڕێت کە کۆمەڵە یاسا و ڕێسایەک وە یاساکان هەموار کاتەوە بۆی کە بتوانێتن زیاتر ژیانی خەڵکی خۆش کاتن و زیاتر دەست لەسەر برینەکاندا بنێتن و چاودێرێکی ڕاستەقینە و چاودێرێکی ئەکتیڤ بێتن بەسەر ئەو دەسەڵاتدارانەی کە متمانەی پێداون. بەم چوارخوری کە ئێستا ئێوەیتیان پەرلەمان توانیوێتی کوێی ژیانی هاوڵاتیان خۆشکات؟ خۆی ئەوەی کە کاکە داناجیانەوەی کە جێی تەئەسوفە لە کوردستانی ئێمە پەرلەمان کە دروست کراوە وەکو ئەتوانم بڵێم وەکو ناوێک دروست کراوە. یعنی ئەو مەهامەی کە پێویستە پەرلەمان پێی بدرێن نەی بۆ لە کوردستانی ئێمە لایەنە سیاسیەکان و بە تایبەتی ئەو دوو حیزبەی کە دەسەڵاتدار بووە لە هەرێمی کوردستان تەماشەی عملیای دیموکراسیەتیان کردووە لە دەرەوە بینیویانە کە حزب هەیە و حکوومەت هەیە و پەرلەمان هەیە توانەوە چاکێمە شتێکی وارە لێرە دروستکەین بەڵام بەس ناوەکە وەکو ناوی ئەو وڵاتانەیە حکوومەتە و پەرلەمانە دەنا لە کوردستانی ئێمە نە حکوومەت و نە پەرلەمانیش مەهامی خۆی جێبەجێ ناکاتن چونکە مەهامی حکوومەت خزمەتکردنی هاوڵاتیانە خزمەتەکەنیە بە خۆتان دەبینن بەو شێوازەی کە شایستەی ئەو خەڵکو و ئەو میلەتە ماندووە بێتن و پەرلەمانیش زیاتر چاوی لە دەوی مەکتەب سیاسیەکان بووە و حیزبەکان بڕیاریان بۆ پەرلەمان داوە کە چ یاسایەک دەربکەن و ئەو یاسایانی کە دەریش کراون ئەگەر لە بەرژەوەندی لایەنە سیاسیەکان نەبوو بێتن پێوە پابند نەبوون. ئەتوانم بڵێم کۆی ئەو یاسایانی کە دەریش کراون زیاتر لەسەر خەڵکێکی فەقیر و هەژار و نەدار و خەڵکێکە هیچ دەسەڵاتێکی نییە لەسەروان جێبەجێکراوە دەنا خەڵکێکی دەسەڵاتدار خەڵکێکە خاوەن هێز و دەسەڵات بوو بەیانەوە تا خاوەن پارە و سەرەت و سامانێک بوو بێ لەسەروی یاسا و دەسەڵات و قانون و دەسەڵاتی تەشریعی و تەنفیزیشدا بووە. کەواتە با بپرسینە ساگەیەکی گوێی لەم دیدارەی من و تۆ بە بینەر بێ
ئەڵە کەواتە ئەی ئەم حیزبانەی تر گرنگی و ڕۆڵیان چییە؟ بۆچی بەشداریەکەن لە حکومەت و پەرلەمان و دەستگا و دامەزراوەیەکە کە تەنها بۆ جوانکردنی وێنەکە، یعنی ئێوە تەنها بۆ جوانکردنی وێنەکە بەکارهێنرن؟ نا ئەمن قەناعەتم وایە لە کوردستانی ئێمە بەشێک لەو لایەنە سیاسیانە بەڕاستی کە بەشدارن لە عملیەی سیاسی بۆی بەشدارن بۆی تۆمەتیان بۆ دروست نەکرێت و خەڵکیان بەناحەق لە سزنەکان قایم نەکرێتن. بۆ ئێستا کۆمەڵی ئیسلامی کە بەشدارە لە حکومەتیش و لە پەرلەمانی بەشێکی قەناعەتم وایە، بەشێکی قەناعەتم وایە، چونکە لە وڵاتی ئێمە وەکو گوتم وڵاتی دروستکردنی تۆمەت و وڵاتی بەخشینەوەی تۆمەت و وڵاتی بەناحەق سزنکردنی خەڵک و وەڕاوەدونانی کادیران و ئێمە لە فکرمان نەچێتن، ینی لە پرۆسەی ئازادی عێراق یەکێک لە ئەوەی کە خەڵک هەموو دڵی پێخۆش بوو کۆمەڵی ئیسلامی کۆمەڵە تۆمەتێکی بۆ دروستکرا ئەمیرەکەی 2 ساڵان سزن کرا و 600 کادیریشی لە سزنەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەست بەسەرکران و تۆمەتیان بۆ دروستکرا. ئێمە بەڕاستی وەکو دەڵێم بەشێکی لەبەرەوە بەشێکیشی لایەنە سیاسەکان کە بەشدار دەبین ئەوە لایەنێکی لایەنی دیکەوەی کە طموحمان ئەوەیە کە ئەو عملیەی سیاسی ڕاستکەینەوە. باش با لەسەر ئەوەی لایەنی یەکەم ڕاتگرم لە ئێستاە کە من و تۆ ئەم بەرنامێ تۆمارەکەین ژمارەیەک بێسەر و شوێنی کۆمەڵ هەیە، ژمارەیەک کادری کۆمەڵ هەیە لە زیندانەکانی ئەم دەسەڵاتەیە و ئێوەش لە حکومەت و پەرلەمانان، کەواتە ئەوە لایەنی یەکەمی نەپێکە. با خۆی وەکو دەڵێ ما لا يدرك كله لا يترك جله، ئینسان ئەگەر هەموو ئەهدافەکانی بۆ جێبەجێ نەکەن بەشێکی بۆ جێبەجێ بکرێتن وەکو بڵێ جێ دڵخۆشین. ئێمە بەڕاستی ئەو ڕۆژ ئەو کە خەڵکەمان کە گیراوە باجی مووقیفەکانە دەیدەین وەکو تویشمانە ئێمە ئەو مووقیفانەی کە بوومانن لە ڕابردوودا لە سەریان سوورین و مانای ئەوە نییە ئێمە وەکو بڵێ ترسێک بێتن بەشدار بوو بین کە بۆی نەگیرێن و ڕاوەدوو نەندرێن، نا چکە ئێمە بەڕاستی کاتێک کە لە عملیەی سیاسیدا هەموو شتێکمان لە بەرچاوە، بەڵام وەکو گوتم ئەگەر تەماشەی عامی پرۆسە سیاسیەکەی بکەی ئەوە بەشێکی دیکە، بەشی دووەمەکەی کە وەکو گوتم بۆ ڕاستکردنەوەی عملیەی سیاسی و دەوڵەتداری و حکومڕانیە لە هەرێمی کوردستان کە ئێمە بە سەقەتی دەبینین. بەڕاستی توانیوتانە لە ماوەی بەشداریتان لە چەند کابینەکانی حکومەتە و لە ئۆپۆزیسیۆن و لە پەرلەمانیشە توانیوتانە بەشی دووهەمیش ئیشی تیا بکەنەوەی کە چاکردنەوە و ڕاستکردنەوەی بابەتە لار و سەقەتەکانی حکومڕانیە؟ ئەگەر کاکە دانەجیان وەکو شەخصیش بێ بەڵێ، ینی خۆی چاکردنەوەی عملیەی سیاسی دوو بوعدی هەیە، بوعدێکی کە بتوانین لەسەرەوە تا خوارەوە چاچی کەیەوە کۆتایی بە گەندەڵی بێنی، کۆتایی بە قۆرەخکردنی دەسەڵات بێنی، بەشێکیشی ئەوەیە کە ئەو کەسەی کە دایدنەی ئەوەندەی کە پێی دەکرێتن بیکاتن. ینی بۆ نمونە ینی لە ئەو خەڵکە ویژدان زیندووە بەپرسیکە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە چالاکوانی مەدەنیان ڕۆژنامە نووسەکان، ئەوانەی کە چاودێری حکومەت دەکەن، ئەوانەی کە شت دەنووسن لەسەر گەندەڵی و لەسەر ئەوانە، ئێمە ئەوەی کە جێی دڵخۆشیە بۆمان ئەو وەزیرانەمان کە بەشدار بوون وەکو کۆمەڵی ئیسلامی، ئەو وەزیرانەمان بەشدار بوون تاکو ئێستانەکە لەلایەن ئەو خەڵکانەوە ستایشیان کراوە، خەڵکانێک کە ئیسلامیش نین، ینی کە دەڵێم ئیسلامین ینی فکری ئیسلامیان هەڵنەگرتووە، بەڵام کە دێن باسی ئەدای وەزیرەکان دەکەن، باسی ئەدای پەرلەمانتارەکان دەکەن، یعنی ئەو خەڵکی کۆمەڵی ئیسلامی لە سەدارەدایە، لە پێشەوەدایە. ئێمە توانی ومانە بەڕاستی پردێک بین و چاوێک بین و دڵسۆزێکی ڕاستەقینەی ئەو خەڵکە بین و ئەوەی کە لە دوای پەردەکانەوە دەگوزارێتن بە خەڵکی ڕابگەێنین. یعنی ئەمڕۆکە لەو کابینە پڕ قەیراناویەی، یعنی کاتێک کە تەماشەی وەزارەتەکان دەکەی، وەزارەتەکان هیچ کار و کردە و چالاکیان نەماوە، بەڵام تەماشەی کار و چالاکی وەزیری کۆمەڵی ئیسلامی بکە، یعنی بە شاهیدی ئێمە بە شاهیدی هەموو خەڵکەکە توانیویەتی لە ئاستی ئەو بەرپرسیاریەتەدا بێتن بەڕاستی. کەواتە تێڕوانین ڕاست نییە کە لای هەندێک لە خەڵک دروست بۆ یان بە مەبەست دروست کراوە کە ئەگەر پەرلەمانیش نەبێ ئیشی خەڵکی بەڕێوەچێت. نا ئەوە خۆی ئیش بەڕێوە چوون دووشتە، جارێ خۆ ئیش بەڕێوە چوون خەڵکەکە بەس ئەوە دەژێتن داناجیان، یعنی خوای گەورە تا هەجەلی نەینێتن بەس ماوەکە ئۆکسسیجینەکەی لەسەر قەتاعکرێتن بە تەسەووری من. یعنی لە هەرێمی کوردستان جارێ حکومەت دەبێ ئەو خەڵکە خۆشگوزەران کاتن، ئەو خەڵکە خۆشگوزەران کاتن، ئەو خەڵکە وا لێ بکاتن کە
ئەوەندە ژیانە کورتەی کە هەیەی لە دنیا هەست بە ئینسانیەت و بە بوونی خۆی بکاتن. ئەمە حکومت ئێوەکو پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چ بەرنامەیەکتان هەبوو بۆ ئەوەی کە ژیانی خەڵکی ژیانی فەرمانبەران خۆش بکەن؟ ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کاکە داناجیان کۆمەڵە یاسایەک پێشکەشمان کرد بۆ پەرلەمانی کوردستان، یعنی کۆی ئەو یاسایانەی کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەری کردوونەوە، ئەو یاسایانەی کە کۆمەڵی ئیسلامی هەمواری کردنەوە 29 یاسا بوون لەم خولەیە و زۆرێک لەو یاسایانە ئەگەر هەر ئاوە بیان خوێنمەوە هەمووی ڕاستەوخۆ مەربوط بوون بە ژیانی هاوڵاتیانەوە، چکە بەڕاستی ئێمە کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بڕیارماندا بوو ئەو شتانەی کە زەروریەتی ژیان و گوزەرانی خەڵکین ئێمە کاریان لەسەر بکەین. یعنی یەکەمیان کە مەسەلەی ئازادیەکانن، چکە لە هەرێمی کوردستان تەماشا دەکەین ئازادیەکان خنچێندراون و ئەوانەی کە مەسەلەن بۆ نمونە بیر و ڕایەکی جیاوازیان هەیە بواریان پێ نادرێتن ئەو ینی وەکو بڵێ بیر و ڕای خۆیان دەرببڕن. یەکەم یا پرۆژە یاسایەک ئێمە پێشکەشمان کرد پرۆژەی هەمواری یاسای خۆپیشاندان بوو لە هەرێمی کوردستان کە خۆشبەختانە هاتە پەرلەمانیش و خوێندنەوەشی بۆ کراوە دەرچوێندرا و یاسایەکی زۆر چاچیش بۆ گەر ئیشی پێ بکرێتن. ئەمجا تەماشا دەکەین یاسای قەدەغەکردنی بازرگانی بە مرۆڤەوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەری کردووە. پرۆژە یاسای ڕێخستنی بازرگانی لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان بازرگانیکردن بە چەند دەستێکی دەسەڵاتدارانەوە جیرۆدەیە خەڵکی دیکە لی بێبەشە. پرۆژە یاسای بیمەی کشت و کاڵی، بیمەی تەندروستی، عەرزی برای خۆم بکەم پرۆژە یاسای کۆچ و کۆچبەران وە کۆچ پێکراوان، یعنی ئەوانەی کە بە زۆردی ڕاگوێزراون و لەسەر مەسائیلی حزبی، پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی، پرۆژە یاسای دەرماڵە بۆ قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان، پرۆژە یاسای چاودێری ناکامەکان، پرۆژەی هەمواری یاسای سزادانی عراقی، پرۆژە یاسای کردنەوەی نۆرینگەی پزیشکی ددان لە قوتابخانەکان کە ئێمە بەڕاستی هاتووین ئەو هەموو پرۆژە یاسایانە ئەوانەی کە توشبوانی شێرپەنجە پرۆژە یاسایەکمان بۆ پێشکەشکردوون، پرۆژە یاسای بیمەی کۆمەڵایەتی بۆ منداڵانی بێباوک. ئەوجا لە سەرووی هەمووشیانەوە پرۆژە یاسای بڕیاری شوێنی دامەزراندنی هەڵگرانی بڕوانامە زانستە ئیسلامیەکان کە لە کوردستانی ئێمە ئەوانەی کە کێشەیەک بوو، ئەوانەی کە زانستە ئیسلامیەکانیان تەواو دەکرد لە خەریجی کولەی شەریعە بوون تاکو ئێستانە کە شەمیان لە ماڵەوە دانیشتون حیسابێکیان بۆ ناکرێتن. پرۆژەی بڕیاری دیاریکردنی ڕۆژی پێشمەرگە، پرۆژەی هەمواری یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان، پرۆژە یاسای لێبوردنی گشتی لە هەرێمی کوردستان، پرۆژەی هەمواری یاسای 22 کە کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت، پرۆژەی هەمواری یاسای ماددە هۆشبەرەکان، پرۆژەی بڕیاری بەخشینی هێزی پێشمەرگە و ئاسایشی ناوخۆل و پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە، پرۆژەی هەمواری یاسای زانکۆ ئەهلیەکان، دەستەی نیشتیمانی بۆ دانوستان کە ئێستانەکە کێشەیەکە پرۆژەیەکمان بۆ پێشکەشکرد بۆ دروستکردنی ئەو دەستەیە، کۆتایی هاتن بەکارکردن بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە کاتی خۆی بەڵام بە ئیتیفاق لەگەڵ هەموو فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی ئیتیفاقرا پاش 6 مانگ هەموار بکرێتەوە. بەڵام من لەبەر ئەو وەزع ئەمنیی کە لە هەرێمی کوردستاندا هەبوو وەکو کۆمەڵی ئیسلامی چاوپۆشیمان لەو ئیتیفاقە کرد کە دوای 6 مانگان هەموار بکرێتەوە و پێشکەشکردنی یاسای هەمواری سەرۆکایەتی هەرێمی کوردستان و وەکو خۆشم سەرۆکایەتی ئەو لیژنەم دەکرد ئەو لیژنەکاتیەی لە پەرلەمانی کوردستان دروستکرا بۆ دروستکردنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان. خۆشبەختانە توانیمان ئەو کۆمیسیۆنە دروست بکەین کە من وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە کاتی چکە ئەو لیژنە کاتی بوو سەرۆکایەتی ئەو لیژنەم دەکرد و وەکو خۆشمان وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەدەیان خەڵک پرۆسەی هاوسەرگیری پێکێنابوو و خەڵکێکی فەقیر و هەژار بوو ڕووی لە فراکسیۆن دەکرد مانگانە دوو لەوانەی کە پرۆسەی هاوسەرگیریان پێکەوە دەنا
و فەقیرێک جاری وابوو بە پێچەوان و دوو فەقیر و یەکێک لەوەی کە پرۆسی هاوزەرگیر پێکۆدەنا هاوکاریمان دەکردن تاوەکو وەزعی مادیمان ئەوکو بڵێ وەزی هەرێمی کوردستان نەکەری فراکسیۆنەکان و پەرلەمانتاران ئاوای بەسەر نەهات بوو. زۆر باشە. ئەمە لە ماوەی دەست بەکاربوونتان تەنها لەم خولەیە ئەمەتان کردووە. ینی ئێوە یەکێکی تر لە پرسیارەکانیمەوەی کەواتە هەم وەکو فراکسیۆن هەم وەکو جەنابەت کە کاندید بوویت بێگومان لە کاتی کاندید بوون تا کۆمەڵێک دیدگا و بەرنامە و پرۆژەت هەبووە. بەشێکی لێ جێبەجێکراوە بەڵام بەداخەوە پەخرانی پەرلەمان نەیهێشت ئیشەکانی تر ببینین. بەرحاڵ کەواتە ئەوانەی نەتان کردووە، ئەوانی وەکو حیزب وەکو کۆمەڵ بڵێنتان بە خەڵک داوە، وەکو فراکسیۆن وەکو مەڕوان گەڵاڵیش کە لەسەر ئاستی خۆی بەڵێنی داوە. چین ئەو پرۆژانە ئەو یاسایانە ئەو ئیشانی ویستان بیکەن تا ئێستا بۆتان نەکراوە و هۆکارەکەی چی بوو؟ قەناعەتم وایە دانا گیان جارێ هەموو لایەنە سیاسیەکان کاتێک کە لە حەملەی هەڵبژاردندا لەوانەیە هەندێک وعد و بەڵێن بدەن کە لە توانای پەرلەمانتاران دانەبێتن یان ئیشی پەرلەمان نەبێتن، یعنی وەکو ببێتە چێبڕچێ بۆی کە بزواندنی عاتیفە و سۆزی خەڵک و زەماوەر کە خوازیارم لە مەودووە لایەنە سیاسیەکان بە سوود و قازان زۆرگرتن لەو پەرلەمانتارانەی کە لە پەرلەماندان بتوانن بە بەرچاوڕوونی و چ شتێک ئیشی پەرلەمانە پەرلەمان چ مەهامێکی هەیە دەتوانێت چ بکاتە. ئێوە وعد و بەڵێنێکتان داکە لە مەهامی پەرلەمانە نەبێ؟ لەوانەیە چکۆکو دەڵێ مەمەشۆکو سەردەم حیزبەکانی دیکە جاری وایە لەوانە ئیفرات و تەفریتمان تێدا کرد، بەڵام وەکو خۆم لە حەملەی هەڵبژاردن یەک بەڵێنم بە خەڵکدا و بەڵێنەکەشم هێناوەتە دی. بەڵێنم بە گەنجاندا بە لای ئێوەش بە تۆمارکراوی ماوە کە ئەو بەڵێنە ئەوە بوو کە بتوانین مانگانە هاوکاری ئەو گەنجانە بکەین کە پرۆسی هاوسەرگیری پێکدێنن کە بەڕاستیە من ئێستانەکەش دەڵێم هەرێمی کوردستان بە تایبەتی دەبێ هەموو لایەنەکان گرنگجی بەو بوارە بدەن چکە تەماشا دەکەین هەم گەنجەکانمان وەکو بڵێ سستن لە ژنهێنان هەم خوشکانمان سستن لە مێرکردن. ئەگەر پرۆسەیەکی ئاوانە بێ بۆ تەشجیعکردن و بۆ هاوکاریکردن هوردە هوردە و خەڵکە وەکو بڵێ دەسڵەمێتەوە لەبەرەوەی باری سەرشانیانەوەندە قڕس کراوە خزمەتیش ناکرێن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئێمە بە خۆشبەختانەوە توانیمان ئەو وعد و بەڵێنەمان جێبەجێ بکەین، بەڵام وعد و بەڵێنێکی دیکە کە بەعام گوتومانە کاری لەسەر دەکەین تومانە ئەو نەوتەی کە لە سنووری قەزای سۆراندا کە من لە قەزای سۆراندا دەنیشم بتوانین چۆن ئەوەی بۆ خەڵکی کەرکووک سەرف نەکراوە بۆ ئێرەش سەرف نەکرێتن پترۆ دۆلارەکە کە بەداخەوە دەڵێم تومانەگەر ئەو نەوتەی کە لێرانە دۆزراوەتەوە وەکاری لەسەر دەکرێتن لە مقابلدا بەشێکی ئەو داهاتەی لە خەڵکی سۆران و دەوروبەری سەرف بکرێتن، بەڵام بەخۆت دەبینی مەسلەی موفق نەبوون لەوە نەک موفق نەبووین. ئەوەی کە هەرێمی کوردستانی بەو دۆخە گەیاند نەوتەکەیەتی و هەرێمی کوردستان قەناعەتم وایە ئەو قەیرانانەی نەبوون هەتاوەکو نەوتەکەی نەدۆزیەوە کە نەوتەکەی دۆزیەوە ئەو هەموو قەیرانانەی بۆ دروست بوون، یعنی وەکو میزداقن لە بۆ ئەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێ ڕوو لە هاوڵان دەکات دەفەرمێ مەلفەقڕ ئەخشا عەلەیکم، دەفەرمێ لە فەقیری لێتان ناترسێم. فەرمیانەی پێغەمبەری خوادی لە چ لێمان دەترسێ فەرمی لێوەرێ دەترسێم کە دەوڵەمەند ببن و ببنە خاوەنی دەسەڵات و سەرۆت و سامانێکی زۆر و چۆن لە خەڵکانی دیکە تێک چوو لە ئێوە شتێک چیتن. یعنی بەڕاستی زۆر باشە. جیاوازی نێوان ئەم خولەی ئێوە خولی چوارەمی پەرلەمان لەگەڵ سێ خولەکەی تر بە بڕای تۆ چی بوو؟ وڵای جیاوازیەکەەوە بوو لە خولەکانی پێشی زیاتر وەکو بڵێم پەرلەمانتاران زۆرینەی هیبرادەرانی پارتی وێچەتی بوون و هەر شتێکی ئەو دوو لایەنە سیاسیە بڕیاریان لەسەر نەدابایە پێیان خۆش نەبایە نەدەکرا یاسا لە پەرلەمانی کورد لەبەر هیچ کێشەیەک دروست نەدەبوو. یعنی بەڵام لەو خولە چکە زۆرینەکە تێک چوو بوو خۆشبەختانە برادەرانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو جارەی لەگەڵ سێ لایەنەکەی دیکە لەگەڵ گۆڕان و یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی لە زۆربەی بابەتەکانی دیکە یەک دید و بۆچوونمان هەبوو بە کوردی ئەوان پێیان وەدرا بوو جارێکی نەیان دەویست جارێکی دیکە بچنەوە هەمان تەرازوو کە پێیانەوە بدرێتەوە جارێکی دیکە. ئەوە وای کرد کە ئێمە دەست بۆ مەلەفی گەورە گەورە ببین بەڕاستی ئەو مەلەفانە کە ئەگەر ئێمە بۆ نمونە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە قەناعەتم وایە مەلەفێکە لە ڕووی یاساییەوە لە ڕووی عرف و لە هیچ لە هەر ڕوێژی تەماشەکە شکارێکی شەرعی لەسەر نیە هەر ئەمە بووە هۆی ئەوەی مامۆستا مەڕوان کە
دەسەڵات بە تایبەت پارتی زانی کە ئەم خولەی پەرلەمان جیاوازە و دەست بە ئەو مەلەفە گرنگانە بە بۆ یەپەکی خست. پێشەوە چەند دانیشتێکی پەرلەمان برادرانی فراکسیۆنی پارتی تاک دەمانەوە کە تاک دەمانەوە ئێمە هەستمان دەکرد کە تەقبولیان نەدەکرد، ینی لە ژیانی پەرلەمانتاریەتیدان لە ژیانی سیاسیاندا شتی والیان نەبینی بووکە ئەوەی کە ئەوان دەڵێنیان ئەوەی کە ئەوان بانگەشەی بۆ دەکەن تاک بمێننەوە. لەبەرەوە زۆر جار ئەویان بەگوێدادەدان دەیانگۆگەر ئەو وەزع ئاوا بڕوە بەڕاستی ئەو ئەیوەستێنین قبول ناکەین. بەڵام ئێمە تەسەورمان نەدەکرد بەڕاستی بگاتە ئەوەی کە ئەو جورئەتەیان هەبێتن پەرلەمان پەک بخەن کە باش کەسێکی سیاسیت خوێندنەوەکەتان دروست نەبوو بۆ ئەوان یان تەسەورتان ناکرد هێزێکی سیاسی کوردی گەورەترین دامەزراوەی شەرعی لە کوردستانە پەک بخە؟ نا من بە لەگەڵ برای بەڕێزم سەرۆکی پەرلەمان و جەنابی سکرتێر و پێش دروستبوونی ئەو وەزعانە ئەوم پێڕاگەیاندوون تومە ئەوەندەی کە من هاتووم چکۆ من ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی بووم کە بووم بە پەرلەمانتار گوتومە ئەو برادرانە قبولی ناکەن و هەرچی کە لە دەسەڵاتیان بێ هەتا پەخستنی پەرلەمانیش ئیستیعدادیان هەیە چونکە وەکو گوتم عملیەی سیاسی و دیموکراسی لای ئەوانە هەر بەعام لە هەرێمی کوردستان نەکەر لای برادرانی پارتی بۆی کە کابرای گوتی بە ئینساف و قسە بکەین، یعنی مەسەلەی دیموکراسی لە هەرێمی کوردستان کو بڵێ تەزویرە و بوهتانکردنە بەو مستەڵەحە چونکە یەکێک لە سەرەتاییەکانی دیموکراسی دەستا دەستکردنی دەسەڵاتە قبولکردنی زۆرینە و کەمینەیە کەەوە نیە لە هەرێمی کوردستاندا. مامۆستا مەڕوان پەشێمان نین لەوەی کە ئەوەی کێسە بە شانازیەوە باسیەکەیت دەستبردن بۆ ئەو مەلەفە هەستیارانە ئێستەی پێگەیشت کە خەڵک پەرلەمانی نەماوە، ئێستا خەڵک بژێوی ناڵم خەتای پەرلەمان و فراکسیۆنە، بەڵام ئێستا خەڵک لە ژیانێکی زۆر خراپە ئەگوزارێت لە ڕووی دارایی لە ڕووی کۆمەڵایەتی لە هەموو ڕۆکانەوە. پەشێمانین لەوەی کە دەستان برد بۆ مەلەفە؟ دانەجان نەک پەشێمان نین. ئەمن لە دوای ئەوەی کە 1970 کە هاتینە دەر کە نیسابی قانونیمان پێ تەواو نەکرا لە لێدوانێکدا وتم ئەگەر بەیانیش دابنیشینەوە هەر کاتێکی نیسابی قانونیمان بۆ دروست بوو ئێمە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار دەکەینەوە و پەشیمانیش نین. ئەزانی بۆ پەشیمانی دوای ساڵێک تێپەڕێنیش هەمان قسە دەکەم، دوای 2 ساڵی دیش هەمان قسە دەکەم. لەبەرەوەی بەڕاستی دەبێ ئێمە ئەو خەڵکە ڕاستیەکان بزانێتن. ڕاستیەکان چین؟ ڕاستیەکان ئەوەن کە گوتراوە یاسای سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمان 2 ساڵی بۆ تەمدید کراوەتەوە بۆ بەڕێز سەرۆکی هەرێمی ئەو کاتە، یا کاتە قانونیەکەی تەواو بووە کە تەواو بوو ئەتۆ یاسا ناکرێ وەکو پەرلەمانتارێک چاوی لێ بنووقینی و دەبێ پیشانی خەڵکیشی بدەیت. ئەو حیزبانەی کە دەڵێن دیموکراسیەت و مافی مرۆڤ و دەستا و دەستکردنی دەسەڵات ئایا لەگەڵ ئەو شیعارانی خۆیان ڕاست دەکەن یانەوەتە پێچەوانەی شیعارەکانی خۆیان هەڵسوکەوت دەکەن و دەیانەوێتن ڕای شارە و خەڵک بەلاڕێدا ببن. ئێمە بەڕاستێکە نەمانتوانی بێ هیچ شتێک بکەین، توانی ومانە ڕووی ڕاستەقینەی ئەو لایەنە سیاسیانە بە خەڵک بناسیێنین بۆی کە خەڵک لە نزیکەوە بزانێتن کە ئەو خەڵکە ئەو شیعاری کە بەرزی کردوتەوە لەگەڵی ڕاست ناکاتن. وەکو پەرلەمان هەم وەکو فراکسیۆنی کۆمەڵە پەرلەمان بەشێکن لەوەی کە هەرێمی کوردستان بەم ڕۆژگارە گەیشتووە لە ڕووی ئابووری و سیاسی و هەموو لایەنەکانەوە یان بەشێک بوون لە چارەسەر بەڵام بەگوێتان نەکرا. ئێمە بەشێکین لەوەی کە توانیومانە ئەو پەردەڕەشەی کە بەسەر ئەو چێم و زوخا و ئەو ناسۆر و ناڕحەتیانەی دادرا بوو بەشێکین لەوەی کە پردەکەمان لاداوە بۆی خەڵکەکە ئەو چێم و زوخا و ناخۆشی و ناسۆریانە ببینێتن. باشتان کردەوە باشمان کردووە بۆ لەبەرەوەی باشمان کردو بۆی ئەو خەڵکە بەسەر ئەو چاڵە دانەکەوێتن بۆی ئەو خەڵکە لە نزیکەوە حەقای قوڕاستیەکان ببینێتن. چونکە کاکە دانەجیان معقول نییە دوای 24 ساڵ 25 ساڵ حکومڕانی کارەبات نەبێ، 24 ساڵ 25 ساڵ ئاوت نەبێ، 24 ساڵ 25 ساڵ جادەوبان و ڕێیەکت نەبێتن کە ڕۆژانە ئەگەر تەماشە بکەی ینی بە ساڵانە ینی لە سەروی 2000 هاوڵاتی ئەو وڵاتە بێتە قوربانی ڕێگاکان و هاتوچۆ. زمام سامڕوان دەپرسم وەک ڕۆژنامەنووسێک خۆ ئێوە لەسەر کارەبا و
بودجە و لازانم معاشی فەرمانبەران و ئەمەی باسێکی ڕێگەوبان ئەم مۆزعەتان دروست نەکرد ئێوە لەسەر کورسی کەسێک ئەم مۆزعە دروست کراوە. ئاخر نا مەسلەی کورسی کەسێک نیە. ئێمە مەهامی پەرلەمانتاران کاکە دانەجیان مەهامێکی یاساییە. ئەتۆ کاتێک دەی یاسایەک هەموار دەکەیەوە دەست بۆ یاسایەک دەبەی مقابلەکەتە دێتن لەسەر کورسیەک ئەو وەزع دروست دەکات لەسەر هەمواری یاسایەکە وەزع دروست دەکات. دەنا ئێمە ئەو چوار فراکسیۆنە بۆ معلوماتی بەڕێزت ئێمە ئەو چوار فراکسیۆنە پرۆژەیەکمان ئامادە کرد پێشەوەی کە پەرلەمان بەو دەردە ببرێ چاکسازی لە هەرێمی کوردستان. ئەو پرۆژەیەکە کە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان، فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی، فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. ئەو پرۆژەیە ئەگەر بە ئینسافەوە هەر کەسێک بیخوێنێتەوە دڵسۆزی ئەو چوار فراکسیۆنی بۆ دەردەکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ناکرێ هەمووت بۆ بخوێنەوە بەس تەوەرەکانت بۆ دەخوێنمەوە. ئێمە 6 تەوەرمان داناوە قسەمان لەسەری کردووە لەگەڵ پاشکۆیەکی. پێشەوەی دەستبەرن بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم؟ پێشەوەی کە نا پێشەوەی دەست بین بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم، پێشەوەی کە ئەو وەزی پەرلەمانی کوردستان بەو ئاقارە بگاتن. یەکەمیان پرۆسەی نەوت هاتوین بە تەفاسیلی باسی پرۆسەی نەوتمان کردووە. ئەو نەوتە چۆن دەفرۆشرێ، چۆن دەردەهێنرێ لەگەڵ ئەو شەریکاتانە، ئیتیفاق لەگەڵ ئەو شەریکانە، ئەو ئیتیفاقە 50 ساڵی لەگەڵ حکوومەتی تورکیا کراوە و دروستکردنی ئەو سندوقە، دروستکردنی ئەو لیژنەیە، ئەوانەمان بە تەفسیل هەموو باس کردووە. ئەوە نەوت. ئەو جاتەوەری دووەم ڕێخستنەوەی موچە و دەرماڵەکان هاتوین لەو سێ سەرۆکایەتیەوە دەستمان پێ کردووە. موچەی هەر سێ سەرۆکایەتێکە کەم بکرێتەوە، موچەی وەزیرەکان کەم بکرێتەوە، موچەی پەرلەمانتاران کەم بکرێتەوە، دەرماڵەی هەموو ئەو دەسەڵاتدارانە کەم بکرێتەوە. بەڵام ڕۆژێک لە ڕۆژان مافمان بخۆ نەداوە دەست بۆ موچەی خانەنشینان ببین، دەست بۆ موچەی بێوەژنەکان ببین، دەست بۆ موچەی کەم ئەندامان ببین. بڕۆ تەماشای دراسی بکە کە شتێکی زۆر جوانمان کردو. تەوەری سێم ڕێخستنەوەی داهاتەکان لە هەرێمی کوردستان، تەوەری چوارەم کەمکردنەوەی خەرجیەکان، تەوەری پێنجەم ڕێخستنەوەی خانەنشینی کە لەو کوردستانی ئێمە بەسەدان خانەنشینی کە بە نایاسایی خانەنشین کراوە لە ژیانیدا ڕۆژێک لە ڕۆژان سەربازی نەکردووە، ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە نەبوو، بەڵام بە ڕوتبەیەکی زۆر بەرز خانەنشین کراوە. تەوەری شەشەم و بەرهێنان و مڵکداری زەوی. ئێمە هەستاوین ئەو پرۆژە ئەو چوار فراکسیۆنە پێیوە ماندوو بووین، پێیوە سەرقاڵ بووین، بەڵام کاتێک کە وەزی پەرلەمان بەوە گەیەندرا ئەگەر پەرلەمانێکی دیکە دروست بووە، ئەگەر هەڵبژارنێکی دیکە بوو ئەتوانین ئەو پرۆژەیە تەسلیمی ئەو فراکسیۆنانە بکەین کە لە زۆر باشە. کەواتە ڕەشبین ئەدبینم تەسەورەکەم هەتاوەکو هەڵبژارنی دادێت مەڕوان گەڵاڵی و فراکسیۆنی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو یەکێتی و باقی پەرلەمانتاران جاری کە نەچنەوە ناو بینایی پەرلەمان، بەڵام وەڵامەکەی دوای پشوێکی کەم لێت وەرەگرم. بینەرانی خۆشەویست، خزمەت بەردەوامە پاش پشوێکی کەم ئەگەڕێینەوە. دووبارە سڵاو بەڕێزان، مندانە محەممەد پێشکەشکاری بەرنامەی خزمەت لەم ئەڵقێدا لەگەڵ مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان باس لە خزمەتەکانی ئەوان کار و چالاکیەکانی ئەوان لە ماوەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستانەکەین. پێش پشوەکە مامۆستا مەڕوان لێم پرسیت ڕەشبینت بینم جاری کە تەسەور ناکەیت لەم خولەیە ئێوە بگەڕێنەوە قاعی پەرلەمان؟ من دەڵێم واقع بینم، خۆی لە نێوان ڕەشبینی و واقع بینی خوێندنەوەی من بۆ ئەو دۆخە سیاسیە قەناعەتم وایە برادەران ئەگەر وەکو بڵێ گرێنتیان پێ نەدرێتن لێ ناگەڕێن پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. من گومانیە و گرێنتیە حەزەکەم گرێنتیەکە ئەوەیە کە دەست بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم نەبرێتن و دەست بۆ هیچ پرسێکی دیکەی هەستیار نەبرێتن. مامۆستا مەڕوان بەلای با بڵین پارتی دیموکراتی کوردستان بەسەراحەت کورسیەکەی سەرۆکی هەرێم گرنگتر دەستی بۆ ببرێیان ئەو شەشتەوەری کە باستان کرد. تەسەورەکان لەسەر کامیان مساوە ماکە؟ قەناعەتم وایە مەسەلەی کورسی سەرۆکایەتی هەرێم ئەولەویەتی هەیە لای برادەرانی پارتی دیموکراتی کوردستان. ئەگەر نا ئەمن قەناعەتم وایە بەڕێز کاک مەسعود لە کاتی خۆی پێشەوەی کە کۆتایی بە ویلایەتەکەی بێتن هات باسەر شاشەی تەلەڤیزیۆن و وتارێکی
وەچی بڵێ کورت و پوختی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابایە و داوای لە لایەنە سیاسەکان کردبایە کە لەگەڵ ئەوەی کە شەڕی داعشەیە لەگەڵ ئەوەی کە قەیرانی دارایی هەیە بەڵام منوک و سەرۆکی هەڵبژێردراوی هەرێمی کوردستان کۆتایی بە ویلایەتەکەم هاتووە نامەوێ بە بێقانونی و بێئاسایی لەو پۆستە بمێنمەوە لەبەرەوە داوای ئیحفا دەکەم و هیوادارم بە زووترین کات ئەوانەی کە بەتەمان سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەن بێنە پێشەوە و پەرلەمانی کوردستان لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان وادەیەک دابنێتن بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان چ لە پەرلەمان چ لە دەرەوەی پەرلەمان بەتەسەوری کاک مەسعود لە پەیامەکانی سێ خیاری خسۆتە بەردەم لایەنە سیاسیەکان قوربان ئەو خیارانە بەتەسەورم وایە لە کاتی خۆی بانە باش بوو و بە حەقیقی بانە پەرلەمانی پەک نەخزبایە و پەرلەمان پەک نەخرابایە قەناعەتم وا بوو ئەو کاتەی بەڕێزیان ئەو پەیامەی هەبایە یعنی ئەو لایەنە سیاسیانە دەچوون ینی وەکو بڵێ دەگەیشتە حەدی ئیلحاحکردن لە بەڕێز کاک مەسعود کە بمێنێتەوە لەو پۆستەی بەڵام کە ئاوای لێ هات خەڵکەکە ئێستانە کە بە عقارێکی دیکە تەماشای ئەو پۆستە دەکاتن و تەماشای ئەو کورسێ دەکاتن بەڵێ ئەو سەمڕۆن ئەگەر پێش پەکخرانی پەرلەمان بگەڕینەوە بۆ ئەرشیفی کەناڵەکانی ڕاگەاندن زۆرێک لە فراکسیۆنەکان ئەمە قسەیان بوو دەیانوت نامانەوێت وە قوبوڵی ناکەین لایەنە سیاسیەکان ئیرادی خۆیان فەرز بکەن بەسەر پەرلەمانە بەڵام لە ئەرزی واقعە ئێستا دەبینین پەرلەمانتاران لە ماڵەوە دانیشتون چاوەڕێی لایەنە سیاسیەکانن پەرلەمان کارا بکەنەوە خۆی قەناعەتم وایە ئەو قسەیە لەو چوارچێوەی هات کە ئەو لایەنە سیاسیانەی کە بڕیاریاندا بەبێ ئەوەی کە مەشوەڕەت لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکەن بڕیاریاندا لە دانیشتنێکە بە ئامادەبوونی ئەمریکیەکان و بریتانیەکان کە دانیشتنی پەرلەمان ناکرێتن و دانیشتنی پەرلەمان تەجیل دەکرێتەوە یعنی کاتێکە ئەو دانیشتنەکرا لەو چوارچێوە ئەو قسە کراوە دەنامە دەزانین کە خاوەن دەسەڵات و خاوەن بڕیار لایەنە سیاسیەکانن و ئەوان بڕیار دەدەن و ئەوان سیاست دەکەن و پەرلەمان ئەتوانم بڵێم بۆ مەرامی خۆیان دروستیان کردووە و پەرلەمان خاوەنە و دەسەڵاتە نییە بتوانێتن بڕیار بەسەر ئەوان دەرکایان بڕیاریان بۆ دەرکاتن بەڕاستی ئەوە خاڵێکە دەبێ بە هەستیاریەوەی لەگەڵ بکرێت باش ببوورێستا ئێوە ناتوانن ئەو چوار فراکسیۆنە ئەگەر میساقێک هەیە لە نێوانتانە ئەگەر نازام ڕێکەوتنیە قسەیەک ینی با لە دەرەوەی هۆڵی پەرلەمان بوونونە لە شاری کەرکووک ناڵین سلێمانی بووی دوو ئیدارە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و ئەو چوار فراکسیۆنە زۆرینە کۆ ناکەنەوە لە دەرەوەی پەرلەمان کۆ ببنەوە دانەجان پێمان دەکرێت بەس پێت دەڵێن بۆ نایکەین بۆ بەڕاستی لە بەرۆی نایکەین نامانێت کوردستان لە سەردەستی ئێمە بێتە دوولەت بۆ گەر ئەوە بکرێتە دوولەت چیکە پارتی دیموکراتی کوردستان دەیکاتن لە بەرۆی ئێمە بەڕاستی کاتێک کە بین بۆنمونە ئەو چوار فراکسیۆنە هەمومان ئەوە نسابی قانونی تەواو دەکەین کە دابنیشین حیساب بۆ پارتی نەکەین ئەوڕۆ بتێوێنێتەوێ لە هەرێمی کوردستان سیاستکردن بە پشت ئاوخستنی پارتی یان پشت ئاوخستنی یەکێتی و لایەنەکانی دیکە ناکرێتن ئەینە المەفەر چی بکەین إلى الله يومئذ المستقر بەڕاست ئێستا هاوڵاتیان دەنگدەران خەڵک لێتانە پرسێ چوار لایەنە سیاسیەکە ئەوە پارتی لەولاوە ئەوە هەڵوێستێتی ئەوە کاکە داناجانە من قەناعەتم وایە ئەوەیە کە بتوانین ئەو خەڵکە بەرچاوڕوونی زیاتری پێ بدرێتن و لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئەگەر بکرێتن دیسانەکە نەڵی مامەسا ڕەشبین ئەمە ڕەشبین نیم بەڵام من قەناعەتم وانییە هەڵبژاردنیش بکرێتن جا و قسەی من لە لای خۆت تۆماریکە قەناعەتم وایە کە ینی ئەو سارد و سڕیەی کە دەبینم لە چوون بۆ ینی ئەو خەڵکە بڕۆ ئێوەکو پەیام بەدواداچوونێک بکەن بۆ هەموو پارێزگاکان ینی جێی مەترسیە ئەگە بۆ ناو خۆشمان نەبێتن بۆ بەغدا جێی مەترسیە بەڕاستی کە پرسی کورد ینی ئەو جارەی دەبێتە پرسێکی پاشکۆ لە قەزیە سیاسیەکان مامۆستا مەڕوانیسە کە پەرلەمان پەک خراوە بەڕاست من حەزەکەم ئەم پرسیارە لە تۆ بکەم و بەڕاشکایش وەڵام بیتەوە ئێسێەوە خەریکی چین سەرقاڵی چین چی ئەکەن هەندێک پەرلەمانتارەڵەن ئێمە لە لیژنەکان خەریکی ئیشوکارین بەڵام من ئەمەش دەکەمە پرسیارێکی تر ینی لیژنەکان چی نەگەر پەرلەمان کۆبوونەوەی ئاسایی خۆیەکە داناجیان با من یەکشت پێ بڵێم زۆر بەڕاشکاوی ئەوەی کە حیسابی بۆ ناکرێت پەرلەمانە لەلایەن حکومەتەوە ئەو کەسانەی کە دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و دەڵێن کاکە ئێمە بەردەوامین و ئیش دەکەین و لەگەڵ لژنەکان و لەگەڵ نازانم چوو بۆ ینی هەم دڵخۆشکردنی خۆیانە لەگەڵ ڕێزم بۆیان هەم بۆ ئەوەیە کە وەکو بڵێ
کە ئەنەما وەزەکە شامێ شەریفە کاکە ئەوەی کە وەزارەتێکە حیساب بۆ پەرلەمانتاران ناکاتن پەرلەمانتاران بە چاوی سووک تەماشە دەکرێن پەرلەمانتار دە پێشنیار بۆ وەزیرێک بکاتن ئەسڵەن هەر تەماشەشی ناکاتن لەوانەیە هەر فڕێداتە زبڵدان و فڕێداتە سەللەی موهمەلات خەریکی چین ئەم زۆر ڕاشکاوانە دەبن لەگەڵەت و ئەوەی کە کارێکی حزبی هەبوو بێتن گەڕاوەتەوە سەر ئیشە حزبیەکەی خۆی لەسەر پۆستەکە ناڵێم بەڵام دەبینی هاوکاری خوشک و برایانی دەکاتن لە ئیشە کۆمەڵایەتیەکان لە ئیشە سەردان و جا ئەوەی کە خولیای خوێندنەوە و خولیای نووسین و ئەوانەش بێ فرسەتێکی بۆ دەستکەوتووە خەریکی نووسین و خەریکی خوێندنەوە و ئەو بابەتانەیە دەنا ئێمە بە دوواداچوون بۆ هەر ئیشێکی حکومەت دەکەی کە یەکێک لە ئیشەکانی پەرلەمان و کوبڵەی لیژنەکان بە دوواداچوون بۆ ئیشی وەزارەتە معنیەکان کە مەربوطە بەو لیژنەوی ئەسڵەن ئێمە هیچ ڕەبط و عیلاقەیەکمان نەماوە لەگەڵ ئێمە کاکدانە پێشەوەی کاکە ئێمە لە سەرەمەرگین یعنی ماسیە کە دەیهێنیە دەر لە ئاو ماوەکی دەهێڵیەوە ئەوە بێ هیوای نیم پێم خۆشە واقعەکە کە ئاوایان لە پەرلەمان کردن پەرلەمانی کوردستان ئاوا دەبینم یعنی ماسیەک لە ئاو دەرهێنا بێتن خەریکی دەولێکدانە و ئاەکەنجینەکە ڕوحەکەی دەردەچێتن بەڵام ئەو ڕوح دەرچوونە گورزێکی کوشندێ لە ڕوحی ئەو زاڵم مستەمکار و ئەو خائین و ئەو کەسانەی کە سەرۆت و سامانی ئەو وڵاتیان بە هەدەرداوە و مێژوو ڕەحمیان پێ ناکات باش بابێنە سەر پرسیارێک تایبەت بەخۆت جەناب سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیت بزانین ئیشی سەرۆکی فراکسیۆن چییە لەگەڵەوەی هەل لە فراکسیۆنەکەی ئێوە بەڕێزێکی تر سکرتێرە هەیە لە لیژنەکانایە حەزەکەم مەهامی سەرۆکی فراکسیۆن بۆ هاوڵاتیان و دەنگدەرانی کۆمەڵ بە تایبەت ئەوانی دەنگیان ناوە بە تۆ ڕوونی تۆ ئیشت چی بووە لە ماوەی ڕابردووە خۆی کۆمەڵە ئیشێکی سەرۆکی فراکسیۆن یەکەم حەڵقەی وەصلە لە نێوان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆن لەبەرەوەی پێش هەموو دانیشتێکی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان دادەنیشت بۆی کە بەرچاوڕوونیان بداتێ بۆ ئەو دانیشتنە و بۆ جەدوەلە ئەعمالی کۆبوونەوەکەمان و پێشنیار و بیر و بۆچوونی سەرۆک فراکسیۆنەکان بە هەند وەردەگیرێتن لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە ئەوجا لەگەڵ فراکسیۆنیش دەبێتە ئەتوانم بڵێم کۆکەرەوەی هەموو ئەندامانی ئەو فراکسیۆنە بۆی کە پێش چوونە ناو هۆڵی پەرلەمان تاوتوێی ئەو جەلسەیە بکرێتن ئەو خاڵانە بکرێتن و بۆ پێشکەشکردنی هەر یاسا و یانەوەتە هەمواری هەر یاسایەک لە پەرلەمان دەکرێتن کۆبوونەوە بە فراکسیۆن دەکاتن چی یاسایەک زەرورە پێشکەش بکرێ هەمواری چی یاسایەک زەرورە و بەخۆت دەزانی فراکسیۆنی شوەک و عائیلەیەکی وایە چێشە و مشکلێ لە نێواندا دەبێتن بۆ گەیاندنی کۆتایی پێهێنان بەو کێشە و مشکیلانە و حەڵقەیەکی وەصلیش دەبێتن لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە بۆ یەک نزیک بوونەوە و هەماهەنگ دروستکردن و ئەوە مەهامەکانی سەرۆکی فراکسیۆنە هەروەها تەوجیهات و ڕێنماییەکانی حیزبیش حزبیش ڕێنمایی خۆی دەبێت تەوجیهاتی خۆی دەبێت لە ڕێی سەرۆکی فراکسیۆنە و جا ئایا تا چەند ئەو سەرۆکی فراکسیۆنە ئەو فراکسیۆنە پێیوە پابند دەبێ ئیوا هەیە فراکسیۆنی وا هەیە هەموو ئیرادەیەکی خۆی تەسلیمی حزب کردووە ئیواشەیە تەوجیهاتی حزب وەردەگرێتن بەڵام ئەو تەوجیهاتە ئەگەر لە بەرژەوەندی پەرلەماندانە بێت لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندانە بێت جێبەجێ ناکات. ئێوە چۆن بوون؟ ئێمە حزب ئازادی کردبووین ئەمن بەسەراحەت دەڵێم کۆمەڵی ئیسلامی ڕۆژێک لە ڕۆژان تەوجیهێکی پێنەداوین کە ئەو تەوجیهە پێچەوانەی ئیشوکاری پەرلەمان بێ و ئەو سیقەومتمانە هەبووە کە هەم بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەم ئەنجومەنی سیاسی ئێمە لە بەرەوەی پەرلەمانتار بووین کاری پەرلەمانی جیاوازە لەگەڵ کاری حیزبایەتی توانە کاکە ئێوە زیاتر خەڵک متمانەی پێداون ئیشوکارەکانتان با لە چوارچەوەی بەرژەوەندی خەڵکدا بێت. باش دیسانەوە پرسیارێکی تری کەسی یەکەم مەڕوان گەڵاڵی کەمتر دەرەکەوێ و کەمتر لێدوانی هەیە و کەمتر زانیاری لەسەر داتاکانی بودجە و پارە و نەوت و ئەوانە دەرەکە هۆی چییە بۆ نمونە لە هەموو پەرلەمانە لە 111 کەس چەند کەسێک دەرەکەون یان لە فراکسیۆنەکەی کۆمەڵی ئیسلامیە چەند کەسێک دەرەکەون هۆی چییە مەڕوان گەڵاڵی کەمتر دەرەکەوێ؟ خۆی من زیاتر سەرۆکی فراکسیۆنمەوە یەک و لە بابەتە هەستیارەکان قسەی خۆم هەبووە یعنی کە پێویستی بە قسە کرد بێتن و شەرت نییە ئەوەی کە زۆر قسە دەکاتن وەکی کوردەواری خۆمان دەڵەوەی کە زۆر دەخوا زۆر بژێتن بە تایبەتی مەسەلەی بودجە و ئەوانش پەیوەستە زیاتر بە لیژنەی مالیەوە و ئێمە شەو برایەمان کە لە لیژنەی مالی بۆ کاکە سۆران قسەی خۆی هەبووە
کە زیاتر پرسیارەکان ئاراستەوی دەکرا. بەڵام من هەر لێرانەوە دەڵێم خوازیارم کە کەسمان ینی معلوماتی وەکو بڵێ دقیق کە بڵین ئەوەندێ چکۆمە یەکێک لە خاڵەکانمان دەڵێن کەس ئاگای لە مەسلەی نەوت نییە، کەس ئاگای لەو پارەیە نییە، کەواتە ڕقەمێک نەڵێن لەسەر خۆمانی نەکەینە حیساب بۆی سبینێک ئەو ڕقەمە زیاتر بێتن. قەناعەتم وایە ئەو ڕقەمانەی کە دەگوترێن لەوانەیە زیاتریش بن و لەوانەشە پێچەوانە بێتن. ئێمە دەڵێنە من دەڵێم گەندەڵی هەیە، ناعەدالەتی هەیە و دزی هەیە، هەموو شتانە هەنا. بەڵام ئینسان کە بە معلوماتەوە ڕقەمێکی نەبێ، یعنی بە معلوماتەوە داتایەکی لا نەبێ نەچێتە ژێرباری. بەڵام ئەوان ئەو معلوماتانی باسەکان ئەو زیاتر ئەو راپۆرتانن کە حکومەت خۆی ئازا من ناڵێم ئەوان اختصاصی خۆیانە، ئەمن لە دەستخۆشم لێ کردوون و سوپاسیان دەکەم. بەڵام ئەمنۆکو خۆم یعنی زیاتر لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان ئێمە کاتی خۆی اتفاقێکمان بوو لەگەڵ ئەو 5 فراکسیۆنەی کە لە پەرلەمان بووین کەمتر بەڕاستی دەرکەوین و کەمتر قسە بکەین و چونکە قسەی ئێمە دەرکەوتنی ئێمە لەوانەیە هەم لایەنی ئیجابی و سلبی خۆی هەبێتن. یعنی کە بۆ نمونە کاتێک کە تو قسەیەک دەکەیت وەکو فراکسیۆن قسە دەکەی، بەڵام ئەندامێکی فراکسیۆنەکەت کە قسەیەک دەکاتن لەوانەیە لەسەر فراکسیۆنەکە نەکەوێتن، هەم لە ڕووی سیاسیشەوە و هەم لە ڕووی کاری پەرلەمانتاریشەوە. بەڵێ علاقەتان بە شێوازێکی گشتی ئێستەنا ئێستا لەوانە تەنها علاقەیەکی کۆمەڵایەتی و تەلەفۆنما بێ نەک لە نێوان فراکسیۆنەکان، لە نێوان فراکسیۆنی خۆشتانە مەگەر لە نێوان شارەکانە سەردان یەکتریکە نێژ ناگاتان لە یەکتری بڕوا ناکەم لە نزیکەوە ما بێ. بەڵام لە کاتێکا پەرلەمان پەک نەخرا بوو علاقەتان لەگەڵ فراکسیۆنەکان بەگشتی چۆن بوو، لەگەڵ دەستەی سەرۆکایەتی چۆن بوو؟ توانم بڵێم فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یەکێک بوو لەو فراکسیۆنانەی کە لەگەڵەوەی کە 6 کورسیمان هەبوو، بەڵام هەوێنی نێوەنی هەموو فراکسیۆنەکان بووین و هەوێنی دەستەی سەرۆکایەتی بووین و ئەوش فەزلی خۆیان بۆ خوا دەیجێڕینەوە. ینی هەر ناکۆچیەکی بوو بێتن لە نێوان هەر فراکسیۆنێکی لەگەڵ فراکسیۆنێکی دیکە لە نێوان خودی فراکسیۆنەکان ئەندامەکان لە نێوان دەستەی سەرۆکایەتی ئەو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی توانیوێتی ڕۆڵی ئاشتەوایی و ڕۆڵی دڵنەوایی و بیانگەینی تۆیەک. باسی 6 کورسیت کرد مامۆستاخوا بابیرم نەچێت زۆر جار وەک تاعنێک لێرە و لەوێ هەندێک برادەر هەندێک فراکسیۆن نازانم وەکوڵی بە کۆمەڵی بفرۆشنەوە باز لەواکەن کۆمەڵی ئیسلامی بە 6 پەرلەمانتارەوە سکرتێری پەرلەمانی هەیە. کۆمنتی تۆ لەوبارەی وەڵا کەس خێری پێ نەکردوین، تەکلیفمان لێکراوە کاکە داناجیان بەڕێز کاک دکتۆر یوسف کە سەرۆکی پەرلەمانە، بەڕێز کاک جعفەری منچی کە جێگیری سەرۆکی پەرلەمانە، هەردووک تەلەفۆنیان بۆ من کردووە پێشەوەی کە ئەو پۆستە وەربگرین. بە تەکلیف داوامان لێکراوە کە تێیان ڕابینیوین و ئێمە بەڕاستی نەمانگوتەوە ئیستحقاقی ئینتیخابی خۆمانە. تەکلیفیان لێ کردوتیان مامۆستا لە ئێوە ڕادەبینین ئەو پۆستە وەربگرن بۆی کە پەرلەمان دەست بەکارەکانی بکات، چونکە ئەگە ئێمە قبولمان نەکردایە لەوانەیە لە یاکی دیکەوت ئیستعدادی هەبوو، بەڵام ئێمە بووینە مایەی ئەوەی کە پەرلەمانی کوردستان دەست بەکار بێتن. بە موقەتی شوەرمانگر بەڕاستی ئەو پۆستەی برادرانی یەکێتی بوو و تاوەکو برادرانی یەکێتی ئەو پۆستە وەردەگرن بۆی پەرلەمان کارەکانی خۆی بکە، ئێمە لە زیاتی و بەڕاستی دەبێستایش بکرین، چونکە لەوانەیە فراکسیۆنێکی دیکە ئیستعدادی ئەوەی نەبایە بێتن بە موقەتە و پۆستە وەربگریتن. من کاتی خۆشکە کۆمەڵ هەوێنی ئەوە بۆ پەرلەمان وەکو گوتم کۆمەڵ ئیسلامی لە هەموو قۆناغەکان هەوێنی برایەتی بووە، هەوێنی ئەوە بووە کە کێشە و مشکلەکان نەمێنن. کاتم کەماوە و پرسیاریش زۆرە خاصن بۆ تۆوە بۆ پەرلەمان با بینە سەر دانیشتنی نۆزدەی ئاو کە بڕیار بوو بکرێ و نەکرا ساڵی ڕابردوو. گلەیەکێ لە ئێوە ئەکرێ مامۆسامەڕان حەزەکەم بەڕوونی ئەمە ینی هاوڵاتیان و خەڵک تێبگەنن. ئێوە نوێنەری هەر 5 لایەنەکە و بەشێک لە ئەمیندار و ئەمیری ئەو لایەنانە بە ئامادەبوونی ئەمریکیەکان حتا بەیانی لە کۆبوونەوەیە بوون. بڕیار دراوە کە کۆ نەبنەوە 2-3 ڕۆژ کۆبوونەوەکە دواخەن، بەڵام دەوترێت ئێوە پابەند نەبوون و ویستان کۆبوونەوە بکەن ئەو بوونی ساڵ تاوە نەبوو بۆیە ئاوای بەسەرات. ئەم ڕووداوە چۆن بوو؟ کاک داناجیان ئەمەکو شتێکی مێژووی زۆربەی فراکسیۆنەکان لەگەڵەوە دانەبوون کۆبوونەوە بکرێت، چونکە بەڕاستی ئێمە لە دەمازانی کە کێشە دروست دەبێت، بەڵام دەستەی سەرۆکایەتیش پێیان خۆش بوو دانیشتنەکە تەجیل بکرێتەوە. دەستەی سەرۆکایەتیش پێیان خۆش بوو تەجیل بکرێتەوە دانیشتنەکە، بەڵام کە پێیان خۆش بوو تەجیل بکرێت و شێوازی تەجیلکردنەوەکەی اتفاقمان لەسەری نەکرد.
شێوازی تەعجیلکردنەوەکە لە بەرخاتر برادرانی پارتی دموکراتی کوردستان بوو. لەبەر ئەو ئیتفاقیش بوو کە ئەو شۆ لەبەر ئەو ئیتفاقیش بوو کە هەموو لایەنەکان وتیان کاکە دانیشتەکە نەکرێتن. کاتێکە ئێمە لەگەڵ دەستەی سەرۆکایەتی دانیشتین، جارێ لە دانیشتنەکە برادرانی فراکسۆنی پارتی ئامادە نەبوون، جێگری کوبڵەی سەرۆک نازانم پێیان ڕانەگەیەندرا بوو مهم نەهاتن بۆ دانیشتەکەی. ئێمە لەگەڵ دوو فراکسۆنی دیکە چوین، قسەمان لەگەڵ کردن لە ژووری بەڕێز کاک جعفەر، ئەوانی شەلحەقە هاتن دانیشتین پێکۆ دانیشتین، قسەمان کرد کە ئەو لایەنە سیاسیانە بڕیاریاندا و دانیشتن نەکرێتن. هەر چەندێمە بڕیارەکان بە هەڵە دەزانین، دەبووە قسەیان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی کردبا. ئێستا شوا چاکە ئەو دانیشتنەمادام داواکراوە نەکرێتن باشە، بەڵام نەکرێتن باشە کاکە گوتمان فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ئەو دانیشتنە لە بەرخاتری پارتی ناکرێتن، کە لە بەرخاتری پارتی ناکرێتن وەرن ئەمە دوو ڕێمان پیشانی پارتیدان هەمومان متتەفیق بوون، دەستەی سەرۆکایەتیش هەموو فراکسیۆنەکانیش بە پارتیشەوە بە پارتیشەوە پارتینا پارتی لەوێن دەرێ لە وەکو بڵێ چوار فراکسیۆنە سەرێکەکە و باقی فراکسیۆنەکانی تر لەگەڵ دەستەی سەرۆکایەتی بڕیارمان ئەگەر ئەوە کرا بە فراکسیۆنی پارتی بیکردبایە دانیشتنەکە نەدەکرا. ئەوە بوو کە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بۆ نمونە واژۆ کۆ بکاتەوە حەدی نیساب داوا بکاتن کە ئەو دانیشتنە نەکرێت، بچینە ژوورەوە لەوێن دەرێ سەرۆکی پەرلەمان، چونکە دەستەی سەرۆکایەتی ناحەق نەبوون کە ئیسرار بکەم لە کاکە ئێمە چکەوانی ئەعلانیان کردبوو کە جەدوەل ئەعمالیان دابوو مبڕیرێکە بێت کە دانیشتەکە نەکەن دانیشتکە لە ڕووی یاساییەوە کە تو چوویە ژوورەوە ئەتو جارێ ئەو جەدوەل ئەعمالە وەلا دەنەی کە خوێندنەوەی دووەم بوو بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم. ئەوە دادەنا پەرلەمانتارینە ئێمە واژۆی یاساییمان بەدەستەوەیە ئەوەندە پەرلەمانتارە داوا دەکەن ئەو جەلسەیە نەکرێتن هەڵبگیرێتن بۆ کاتێکی دیکە کاتەکەشی دیاری نەدەکرا. ئەو کۆتایی بەو جەلسەی دەهات پارتی ڕازی نەبوو. ئەو جا پێشنیارێکی دیکەمان خستە بەردەستی پارتی دموکراتی کوردستان، بڵێ فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان من کاکە دەچینە ژوورەوە قەیناکە ئەوە هەتا من پێم گوتم برای بەڕێزم ئێوە 38 پەرلەمانتارن و 10 پەرلەمانتاری دیکەشتان هاوپەیمانی ئێوەنە لەوێن دەرێ لەوانەی خەڵکێکی دیکەش هاوکاری تام کاتن، یعنی نیسابی قانونی دەست دێنن بۆی کە واژۆکان کەم بەڵام نەیان کرد بەداخەوە دەڵێم. ئەوەی تریان ماکاکە ئەوە ناکەن وەرن ئەوەی تریان ئەوەی تری چیە چکە زۆریش تاخیر بوو، یعنی دانیشتنەکە قەولە بوو سەعات دە بکرێ دەوری ینی دوای سەعات 12 دانیشتنەکە کرا. ئەوەی تریان ماکاکە دەچینە ژوورەوە مشکلی نێواژۆ کۆناکەنەوە جەنابەت سەرۆکی فراکسیۆنیگە بەخۆش نەیکەی لە فراکسیۆنەکەتان نەفرێک با نقطەی نظام بگرێتن کە نقطەی نظام گیرە داوا دەکات دەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان داوا دەکەین ئەو جەلسەیە تەعجیل بکرێتەوە لەبەرەوەی ئەو پێنجلایەنە داوایان کردووە کە جەلسەکە نەکرێتن. دوو پەرلەمانتاری دیکەش با بڵێن نقطەی نظام بگرن پشتگیری لەو داواکاری ئەو پەرلەمانتارە دەکەین کۆتایی بۆزەکەی دێت و دەیخاتە دەنگدان و دەنجی بۆ دەدەن، دەنجیان بۆ دەدا و کۆتایی بۆزەکەی دەهات، بەڵام نە ئەوەیان کرد و نە ئەوەشیان کرد. لەبەرەوە بەڕاستی دەستەی سەرۆکایەتی هیچ بژاردەیەکی دیکەی نەبوو، ناچار بوو کە بڕیار بداتن ئەو جەلسەیە بکرێتن. ئێمەش بەڕاستی وتومانە کاتێک کە هەڵیان کرد دەستەی سەرۆکایەتی ئەو ئیشیان کردن هەڵیان نەکرد هەڵیان نەکرد زانی بۆ هەڵیان نەکرد باش هەڵیان نەکرد لەبەرەوەی ئەوەی کە لە توانایاندا بوو هەوڵیاندا بۆ ئەوەی کە برادرانی پارتی دموکراتی کوردستان لە ڕووی یاساییەوە لە ڕووی قانونیەوە جەلسەکە تازیلکەنەوە بەڵام ئەوان نەیان کرد کە نەیان کرد ئەوان پەیوەست بن بەو کاتێک کەدایان نابوو بۆ دانیشتنەکەی. کاتم هیچ نەماوە ناچارم چەند پرسیارێک بروسکە ئاسا بکەم وەڵامەکانیشی بروسکە ئاسا وەرگرم. ئیمتیازە مادیەکانی کە تۆ بەهۆی بوون بە پەرلەمانتارەوە و بوون بە سەرۆکی فراکسیۆنەکەەوە هەد بۆ دەستێکەوتۆ پێشەوەی ببی بە پەرلەمانتار چی بوون؟ بەس موچەکەم بووە، موچەکەشمان 8 میلیۆن بوو بیدایەتی، 4 میلیۆنمان دەداوە حزب و ئەو پرۆژەی زەواجیشمان لەسەر ئەو 4 میلیۆنە دیکە کە مابوو لەگەڵ خوشکوبرایانمان جێبەجێمان دەکرد و ئێستانەکەش 2 میلیۆن وەردەگرین. غەیری ئەوە هیچ ئیمتیازاتێکمان نەبووە لە پەرلەمانی کوردستان. زۆر باشە. هیچ کەسێک لە خزم و کە سوکاری خۆت بە جۆرێک لە جۆرەکان بەهۆی ئەم پۆستەتەوە لە دەستگا و دامەزرا و حکومیەکان تعین نەکردووە؟ سێ کەسم تعین کردووە، بەڵام کە لەگەڵ خۆ من حیمام ئەویش نەخزم من و نە دۆستایەتی و نە خەڵکی منتقەش من، یعنی
سێ کەسن ئەوە هەموو خەڵک دەیزانێتن دەنا هیچ کەسێک کە لە دوور و نزیک خزمی من بێتن تەعین نەکردو ئاستە بەو پۆستەم تەکلیفم کرده بێت و الحەمدوللا ئیواشێ زۆر مستحقە لەبەرەوەی من هەر وەکو معلومات یعنی من بابم لە شێستەکان کە پێشمەرگە بووە لەو سلێمانیەی ئێوە تیارە لێی داوە لە ڕەبایە دەستی لێ کردوتەوە 2 ساڵیش لە ژووری ئەعدامدا بووە بەڵام تاکو ئێستانەکە داوامان نەکردو کە تەقاعودیشی بۆ دەربێهێنرێت هیچ تەقاعودیەکەی هەیە ئەوی سەردەمی حکومەتی بەعس کە حکومەتی بەعس دەستی لێ کرد بۆ تەقاعودیەکەی بۆ دانابوو بەس ئەو حکومەتە کوردی خۆمان ئەوشی پێڕاوانە بینی ئەوان سەمەڕوان بەپێی زانیاریەکانی تۆ هیچ دەست پێش خەریەکی نوێ لەسەر ئاسی لایەنە سیاسیەکان یان فراکسیۆنەکان یان نیازیەک شتێکتان هەبێت ئەو چوار لایانی تر هیچ شتێکی نوێ نییە هەر گۆمەکە هەر ئاوا مەنگە و هەر ئاوا بێدەنگە ئەمە قەناعەتم وایە لەوانەیە شتێک بێتن بە تایبەتی کە ئەگەر بزانن عمری داعش بەرەو کۆتاییە چکە داعش کۆتایی پێ بێتن وەزی هەرێمی کوردستان قەناعەتم وایە وەکو پاپۆرێک دەبێتن کە لەسەر کو بڵێ ئاوێکی شەپۆلاوی بێتن ئینتیزار کاتن کە بایەک لێ داتن وەری جێڕێتن وەزاکەی کوردستان ئەوەندە خەتەر دەبینم یعنی ئەگەر بە پێچەوانەوە دەوتێت دوای داعش ئیتر کوردستان بەرەو ئارامی ڕۆ قەت وام نەگوت نانە تۆ نا وا دەوترێت داعش نەمێنیتن قەناعەتم وایە ئەو سراعی کە لەو کوردستانەی دروست دەبێتن یعنی کو بڵێ لە ژیانماندا نەمان بینی بێت جا لەگەڵ خوێندنەوەی توێ ئەو خوێندنەوەی منە لەگەڵ حەشتی شعبی لەسەر دەرکردنی برایانی پێشمەرگەمان کە قوربانی زۆریان داوە لەو شوێنانەی کە ئازادیان کردووە قەناعەتم وایە یەکەم گورسکە لە هەرێمی کوردستان دەدرێتن ینی بە ئەمریکا و بە وڵاتانەی کە ئەو ڕۆکەش خۆیان بە پاڵپشتی کوردەزانن دەڵێن ئەو شوێنانەی کە جارێک کەرکووکەوە هیچ کەرکووک و ئەو شوێنانەی دیکە کە بە خوێن ئازاد کراون دەبێت پێشمەرگە بێت و وێن دەرەوە پێشمەرگە وەکو چەند لیوایەک ڕێک بخرێتەوە لەگەڵ سوپای عراق لە ئەدای نوێنەرەکانی کۆمەڵ لە حکومەت ئێمە 2 وەزیرمان هەیە بەڕێزێکمان هەیە بە پلەی وەزیر کە سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینەوە کۆمەڵێک مدیر عام و با بڵێن قایم قام و بەڕێوەری گشتیمان هەیە لە ئەدایان ڕازین یان ئەوانیش تێوەگلاون نا مەسلەی تێوەگلان دەتوانم بڵێم ئەوەندەی کە من معلوماتم لە سەریان هەبێتن زۆر دڵسۆزانە ئیشی خۆیان کردو بەڵام یەکی بۆ یەکی دیکە فەرق دەکاتن ینی چونکە هەمووی فۆتۆکۆپی یەکتر نییە ئیوا هەیە ئەبست لەوەی لە چالاکیەکانوەکو یەکنین بەڵام لە دەستپاچی و لە ئەمینی و لە دڵسۆزی بۆ خەڵکی قەناعەتم وایە کە و خەڵکی ئێمە دڵسۆز و دەستپاک پرسی لا مەرکەزی کە زۆر جار باسەکرێت لە هەرێمی کوردستان فراکسیۆنی کۆمەڵ لەو بارەیەوە هەڵوێستی چییە؟ ئەمە قەناعەتم بە دەوڵەتبوونی هەرێمی کوردستانە بە دەوڵەتبوونی هەرێمی کوردستانە و ئێمە نەمانتوانیوە لە ناو هەرێمی کوردستاندا لا مەرکەزی بۆ خۆمان دروستکەین سزای ئەوەی کە بەڵام کە دەڵێم قەناعەتم بە دەوڵەتبوونە لە هەرێمی کوردستان بەڵام دەبێ ڕێخۆشکەری بۆ بکرێتن و دەبێ تەبایی بۆ دروستکرێتن وەک دو پرسیار ئاشتەوایی بۆ دروستکرێت وەک دو پرسیار پرسی سەر بەخۆی زۆر باسەکرێ هەڵوێستی کۆمەڵ فراکسیۆنەکەی و مەڕوان گەڵاڵی چییە؟ ئێمە لەگەڵ سربەخۆی هەرێمی کوردستان داینە بەڵام بەوەی کە لە ناو خۆماندا ئیشی بۆ بکەین سربەخۆی بەم شێوازە ناکرێتن بەو شێوازە ئەگەر سربەخۆی هەرێمی کوردستان ڕابگەێنین قەناعەتم وایە کورد دەگەڕێنین و پێش شێستەکان مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆی کە لە بەرنامەی خزمەت وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە زۆر سوپاس بینەرانی عەزیز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت تا بە یەکتر شادبوونمان لەگەڵ نوێنەرێکی دیکەی کۆمەڵ لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چ دامەزراوانی کە بە هەڵبژاردن نوێنەرەکان چون چ بە و دامەزراوانی کە وەک تەعین نوێنەرەکانی کۆمەڵتیایە خزمەت دەکەن هەموو لایەک بەخوای گەورە سپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ